ئەمە داستانی لەدایکبوونی بزاوێکە، داستانێک لە نەگوتراوەکانی شۆڕشێک، داستان و مێژووی کەسانێک کە جیهان وەک ئەوان کەمی بەخۆوە بینیوە، داستانی هێز و ئیرادە و قەڵایەک بۆ ئازادی نیشتیمان، داستانی قوربانیدان و کۆڵنەدانی پشت بە پشتی سەرکردەکانی بارزان و یاوەرانیان، شۆڕشگێڕانێکی بێهاوتا و ئازا کە بە خۆڕاگریان توانیان قەڵەمی مێژوو بۆ تۆماری شکستی یەک لە دوای یەکی دوژمنانی داگیرکەر بجوڵێنن. ئەم داستانانە سەفەرێکن بۆ زیاتر ئاشنابوون بە شۆڕش و نەبەردیەکانی بەردەوامی بزاوی بارزان. إن التجربة الثورية التي قامت في هذا القطر المناضل وبعد تجارب عديدة وصعبة قد أصبحت اليوم شعلة وهاجة في الساحة العربية كما أصبح بارودۆخی شێواوی ناوخۆ و شکستە بەردەوامەکانیان بەرامبەر لەشکری ئازادی کوردستان کودەتا دوای کودەتایان بەسەر حیزبی بەعزدا دەهێنا کە دواترینیان کودەتاکانی 17 تەمموزی ساڵی 1968 بوو. لە ئەنجامدا ئەحمەد حەسەن بەکر دەسەڵاتی کۆماری لە عێراق گرتە دەست و سەدام حوسێن کرا بە جێگری سەرۆکی ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕش. بەمەش شۆڕشی ئەیلول و سەرکردایەتیەکەی کەوتە قۆناغێکی نوێی خەباتەوە. باسیەکان لە کابینەی وەزاری نوێدا لە پاڵ موحسین دزەیی و ئیحسان شێرزاد دوو نوێنەرە کوردەکەی شۆڕش، نوێنەرێکی دیکەی کوردیشیان لە جاشەکانی 66 بۆ کابینە زیاد کرد. ئەمە بووە جێگای ناڕەزایەتی سەرکردایەتی شۆڕش و هەڕەشەی کشانەوەی لە حکوومەت کرد. دوای پشتگوێخستنی هەڕەشەکان هەردوو نوێنەرەکەی شۆڕش لە حکوومەت کشانەوە. بەهۆی بارودۆخی شێواوی نێوخۆی حکوومەت تا کۆتاییەکانی ساڵی 1968 پێکدادانێکی ئەوتۆ لەگەڵ باسیەکان ڕووی نەدا. ئەوەی هەبوو تەنیا هێرش و پەلاماری لابەلای جاشەکانی 66 بوو بۆ سەر بارەگاکانی پێشمەرگە، بەتایبەت لە ناوچەی قەرەداغ. بۆ ئەم مەبەستە لەلایەن سەرکردایەتی شۆڕشەوە هەردوو هێزی خەبات و ڕزگاری لە ڕێکەوتی 12 تشرینی یەکەمی 1968 نێردرانە قەرەداغ و تا ڕێکەوتی 18 مانگ تەواوی ناوچەکەیان لە جاشەکان پاک کرد. لە بەرامبەر یارمەتیدانی جاشەکان سەرکردایەتی شۆڕش بڕیاریدا بە لێدان لە بیرە نەوتەکانی بابە گوڕگوڕ، کورزێک لە حکوومەت و کۆمپانیای بریتیش پێترۆلی بریتانی بۆشێت. بۆ ئەم مەبەستە و دوای ئامادەکاری تەواو لە کردەوەیەکی کەموێنەدا لە شەوی 1 ئاداری 1969 هێرش کرایە سەر دامەزراوەکانی کۆمپانیاکە و زیانێکی گەورەیان لێدا. ئەمە پەیامێک بۆ دەسەڵاتدارانی بەعز کە شۆڕش لە توانایدا هەیە لە هەر شوێنێک مەبەستی بێت بەرژەوەندیەکانیان بخاتە ژێر مەترسیەوە. دوایەم کردەوەیە کۆمپانیان نەوتیەکە نوێنەری خۆی لە لەندەنەوە ناردە لای سەرکردایەتی شۆڕش و داوای هەماهەنگی و ڕێکەوتنی کرد. دوای مانگی ئاداری 1969 کاتێک حکوومەت هەستی کرد جاشەکان بە تەنیا توانای بربەرەکانی شۆڕشیان نییە، سوپایان ناردەوە مەیدانەکانی شەڕ و بە یارمەتی جاشەکان کە بە کەواسووری بەردەشکرد ناو نرابوون پەلامارەکانیان دەست پێ کردەوە. لە ڕێکەوتی 20 ئایار هێرشیان کردە سەر ناوچەی هەورامان و بەشێکی زۆریان لێداگیر کرد.
لە دووکان گورزێکی گەورەیان لە پێشمەرگەدا و لە ناوەڕاستی مانجی ئاب لە هەردوو گوندی دەکان و سووریا کارەساتی گەورەیان خوڵقاند. لە ڕێکەوتی 28 ئابی 1969 دوای ئەوەی فرقەی چوار بە فەرماندەیی عەبدولجەبار ئەسەدی لە گوندی شەمکانی سەر بە ناحیەی شێخان بەرامبەر هێزی پێشمەرگە شکا بەدەم بەزینیانەوە پەلاماری گوندی دەکانیاندا و کەوتنە گیانی خەڵکی سڤیلی گوندەکە و بە دڕندانەترین شێوە کۆمەڵ کوژیان کردن. دوایەوەی خەڵکی گوند بۆ خۆ دەربازکردن پەنایان بۆ ئەشکەوت برد لەلایەن سوپاوە ئاگر لە ئەشکەوتەکەش بەردرا و 67 ژن و منداڵیان لە نێو ئەشکەوتەکەدا بە زیندویی سووتاند. لە ڕێکەوتی 15 ئەیلولی 1969 دوایەوەی لە نزیک گوندی سۆریای نزیک زاخۆ مینێک بەبار هەڵگرێکی سوپادا تەقیەوە باسیەکان فەوجێکی سوپایان ناردە سەر گوندەکە و بەبێ ئەوەی ئاگاداری ڕووداوەکەش بن دەستیان بە ڕەشە کوژی خەڵکی گوندەکە کرد و 39 کەس کە 20یان ژن و منداڵ بوون کردە قوربانی. ڕژێم بە درێژایی هاوینی ساڵی 1969 قورسایی هێرشەکانی بە یارمەتی جاشەکان خستە بووە سەر ناوچەکانی گەرمیان، قەرەداغ، شوان، شێخ بزەینی و ئاغژەلەر و دواتر دەشتی هەولێر و پشدەر. لە ئەنجامی 3 مانگ شەڕی بەردەوام سوپا و جاشەکان لە زۆر شوێن سەرکەوتنیان بەدەست هێنا و هێزەکانی پێشمەرگەیان ناچار بە پاشەکشێ کرد. ئەم سەرکەوتنانە بڕوا بەخۆبوونی لای جاشەکان زیاد کرد و تەنانەت پلانی هێرشی سەربارەگای سەرکردایەتی شۆڕشیان لە گوندی دیلمان دانا. تا دەهات مەترسی جاشەکان و سوپا بۆ سەر ناوچە ئازادکراوەکانی شۆڕش زیادی دەکرد. بۆیە ژەنڕاڵ مستەفا بارزانی سەرکردەی شۆڕش بڕیاری هێرشی پێچەوانەیدا و بە درێژایی وەرزی پاییز هێرشی هێزەکانی پێشمەرگە بۆ وەرگرتنەوەی ناوچە داگیرکراوەکان بەردەوام بوو. لە چەندین شەڕ و داستانی وەک داستانی شەڕی گرتک لە 30 تشرینی یەکەمی 1969 شەڕی مەرگە لە 6 تشرینی دووهەمی 1969 شەڕی پیرەمەگرون لە 18 تشرینی دووهەمی 1969 شەڕی گرتنەوەی چیای سوورداش ناوەڕاستی مانجی تشرینی دووهەمی 1969 سەرکەوتنی گەورە تۆمارکران و زۆربەی ناوچەکان لە جاش و سوپا وەرگیرانەوە و زیانی جانی و مادی بێ ئەندازەیان لێدان. دوای شکستەکانی پاییزی 1969 ڕژێمی بەعز جارێکی دیکە پەنای بۆ گفتوگۆ هێنایەوە و هەوڵی ڕێکەوتن لەگەڵ شۆڕشیدا. لە مانجی ئەیلولی 1969 وەفدێکی یەکێتی قوتابیانی کوردستان سەردانی سەرکردایەتی شۆڕشیان کرد و لەگەڵ هەریەک لە ئیدریس بارزانی، مەسعود بارزانی و ئەندامانی مەکتەبی سیاسی کۆبوونەوە. لەو کۆبوونەوەیەدا بە ناوی حکوومەتەوە پێشنیازی زیندووکردنەوەی ڕێکەوتنامەی 29 حوزەیرانی 1966یان خستەوە بەردەم سەرکردایەتی شۆڕش. دواتر ئەحمەد حەسەن بەکری سەرۆک کۆمار مامۆستا عەزیز شەریفی دۆستی ژەنڕاڵ مستەفا بارزانی لە قاهیرە گەڕاندەوە و بە نوێنەرایەتی خۆی ناردیە دیلمان بۆ بینینی بارزانی و پێدانی پێشنیازی ئاگربەست و ڕێککەوتن. دوایی دەست پێشخەری حکوومەت بۆ ڕێکەوتن سەرۆک مستەفا بارزانی لەگەڵ هەریەک لە سەرکردایەتیەکانی مەکتەبی سیاسی و مەکتەبی تەنفیزی حیزب کۆبووە و کۆدەنگ بوون کە گفتوگۆ لەگەڵ حکوومەت دەست پێ بکەنەوە. لە ڕێکەوتی 14 تشرینی دووهەمی 1969 سەردانی وەفدە عێراقیەکان بۆ لای سەرکردایەتی شۆڕش دەستی پێکرد. لە ڕێکەوتی 20 هەمان مانگ دارا تۆفیق وەک نوێنەری بارزانی بۆ گفتوگۆ نێردرایە بەغدا. یەکەم شاندی گەورەی حکوومەت ڕۆژی 1 کانونی دووهەمی 1970 بەنامەی ئەحمەد حەسەن بەکرەوە گەیشتە ڕەواندز و
لە بارەگای سەرکردایەتی شۆڕش پێشوازیان لێکرا و دوای کۆبوونەوە نامەکەی سەرۆک کۆمار لەلایەن سەرۆک مستەفا بارزانیەوە وەڵام درایەوە. هەر لەو ماوەیەدا زنجیرە وتارێک لەبارەی چۆنیەتی چارەسەرکردنی پرسی کورد لە ڕۆژنامەی سەورە بڵاو کرایەوە. ڕۆژنامەی خەباتیش بە چەند وتارێک وەڵامی دایەوە. لە ڕێکەوتی 12 کانونی 1970 سەدام حوسێن جێگری ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕش هاتە ڕەواندز و داوای دیداری سەرۆک مستەفا بارزانی کرد و هەمان ڕۆژ لەگەڵی کۆبوو. سەدام حوسێن نیازپاچی حکوومەتی لە گفتوگۆکان دووپات کردەوە. باڵوێزخانەی ڕووسیاش لە بەغدا باەخێکی زۆری با سەرکەوتنی گفتوگۆکان دەدا و زۆر جار کنسوڵی ڕووس ڤیدیۆتۆڤ خۆی لەگەڵ شاندی هەردوو لە کۆ دەبوو. ئێرانیەکان ترسێکی زۆریان لە ڕێکەوتن هەبوو، بۆیە شای ئێران بە ڕێگەی شێخ بابە عەلی شێخەوە نامەیەکی بۆ سەرۆک بارزانی نارد و ئامادەیی خۆی نیشاندا بە هەموو شێوەیەک یارمەتی شۆڕش بدات بەو مەرجەی لەگەڵ حکوومەت ڕێک نەکەوێت. لە ڕێکەوتی 15 کانونی 1970 سەرۆک مستەفا بارزانی لەسەر داوای ئێرانیەکان سەردانی تارانی کرد و لەگەڵ محەممەد ڕەزا شا یەکتریان بین. لەو دیدارەدا شا بە ناوی خۆی و ویلایەتە یەکگرتووەکانەوە بەڵێنی هەموو جۆرە یارمەتیەکی بە شۆڕشدا و ڕایگەیان. ئەم ڕێکەوتنە تەنیا لە بەرژەوەندی ڕووسەکانە و ئامانج لێی بەهێزکردنی حیزبی باسە، بۆیە وا باشترە ڕێکەوتنەکە پشتگوێ بخات. بارزانیش وەها وەڵامی شای دایە. ئامانجی یەکەمی پارتی دیموکراتی کوردستان دیموکراسی بۆ عێراق و ئۆتۆنۆمی بۆ کوردستانە. ئەگەر بەعسی حکومڕان دان بە ئۆتۆنۆمی کوردستاندا بنێت و من بیدەمە دواوە، هەڵوێستم چی دەبێت لە ئاست پارتی و میلەتی کورد لە عێراق و لە ئاست هەموو نەتەوەی کورد. من ناتوانم ئەو ڕێکەوتن نامەی ئیمزانەکەم. ئەگەر ئیمزای نەکەم بەوە گەورەترین قازانج بە حیزبی حکومڕان دەگەێنم. ئەو لە بەرچاوی ڕایگشتی بە داکۆکی کرد لە مافەنەتەوەیەکانی گەلی کورد و ئێمەش وەک خائین و بایەغنەدەر بەو مافە دەردەکەوین. ڕۆژێک دوای کۆبوونەوە لەگەڵ شا و ڕەتکردنەوەی داواکاریەکەی سەرۆک مستەفا بارزانی گەڕایەوە باشووری کوردستان. لە ڕێکەوتی 28 کانونی دووهەم وەفدێکی باڵای حکوومەت بە سەرۆکایەتی حەردان تکریتی سەردانی ناوپردانی کرد و لەلایەن سەرۆک مستەفا بارزانیەوە پێشوازیان لێکرا. بابەتی گەرمی گفتوگۆکان پرسی کەرکووک کە لەلایەن وەفدەکەوە جەخت لەسەر عێراقی بوونی شارەکە دەکرایەوە. سەرۆک بارزانیش لە وەڵامدا پێی گوت: من دەڵێم کەرکووک کوردستانە و خۆتان لەو بپارێزن بڵێن کەرکووک کوردستان نییە، بەڵکو بڵێن داگیرمان کردووە. ئەگەر تاکە کوردێکیش لە کەرکووک نەمێنێ، کەرکووک کوردستانە. لە ڕێکەوتی 29 کانونی دووهەم یەڤگینی پریماکۆڤ بە نوێنەرایەتی کرملن سەردانی بارزانی کرد و جەختی لە گرنگی ڕێکەوتنەکە کردەوە و لە ڕێکەوتی 31 مانگ گەڕایەوە. لە ڕێکەوتی 3 شوباتی 1970 وەفدی شۆڕش کە پێکاتبوون لە ئیدریس بارزانی، دکتۆر مەحموود عوسمان، نووری شاوەیس، سامی عەبدوڕەحمان، نافز جەلال، محسین دزەیی و دارا تۆفیق سەردانی بەغدایان کرد. لە بەغدا بە ساردی پێشوازی لە وەفدەکەی شۆڕش کرا و هیچ بەرپرسێکی گەورەی حیزبی و حکومی لەگەڵیان کۆن نەبوو. ئەوە بوو وەفدەکە لە ڕێکەوتی 8 شوبات گەڕایەوە. هۆکاری ساردی دانوستانەکان بۆ هێرشی 23 کانونی دووهەمی 1970 هێزی پێشمەرگە بۆ سەر جاشەکانی 66 لە ناوچەکانی گەرمیان، قەرەداغ، شوان، شێخ بزەینی و دۆڵی خەلەکان دەگەڕایەوە. دوایەوەی لەلایەن هێزەکانی کاوە، ڕزگاری و خەباتەوە هێرشیان کرایە سەر و تا ڕێکەوتی 28 مانگ بە تەواوەتی لە ناوچەکان دەرپەڕێنرا.
ئەگەڕانەوەی وەفدی کوردی لە بەغدا دانوستانەکان بە تەواوەتی وەستان و تا ڕێکەوتی 2 ئاداری 1970 دۆخەکە هەر بەو شێوەیە مایەوە. لەو ڕۆژەدا شاندێکی حکوومەت بە سەرۆکایەتی خالید عەبدولحەلیم پارێزگاری هەولێر هاتن و لەگەڵ سەرکردایەتی شۆڕش کۆبوونەوە. پارێزگار نامەی سەرۆکۆماری بۆ دەستپێکردنەوەی گفتوگۆ پێبوو بە سەرکردایەتی شۆڕشی ڕاگەیان. حکوومەت لەسەر تەواوی ئەو گفتانە سوورە کە بە کوردیانداوە. دوایەوەی پەیامی سەرۆکۆمار بە سەرۆک مستەفا بارزانی گەیەندرا، ئەویش لەلایەن خۆیەوە ڕەزامەندی لەسەر دەستپێکردنەوەی گفتوگۆکاندا و ڕایگەیان. گەلی کوردیش لەسەر ئەو بەڵێنانە سوورە کە بە حکوومەتی داوە. دوای ڕەزامەندی سەرۆک بارزانی لەسەر دەستپێکردنەوەی گفتوگۆ، شاندێکی باڵای حکوومەت لە ڕێکەوتی 9 ئادار بە سەرۆکایەتی سەدام حوسێین هاتنە ڕەواندز و لەلایەن سەرکردایەتی پارتیەوە پێشوازیان لێکرا. دواتر هەردوو لایەن بۆ دیداری سەرۆک بارزانی چوونە ناوپردان و لەوێ لەگەڵی کۆبوونەوە. دوای 2 ڕۆژی تەواو دانوستان و گفتوگۆ و داڕشتنەوەی تەواوی مادەکانی ڕێککەوتن، کاتژمێر 11:30 شەوی 10 ئادار سەرۆک مستەفا بارزانی و سەدام حوسێین واژۆیان لەسەر ڕێکەوتن نامەکە کرد. ڕۆژی 11 ئادار وەفدێکی کوردی بە یاوەری ئیدریس بارزانی و مەسعود بارزانی با هێلیکۆپتەر لەگەڵ شاندە حکوومیەکە چوونە بەغدا و کاتژمێر 8 ڕۆژی 11 ئاداری 1970 دەقی ڕێکەوتن نامەکە لەلایەن سەرۆک کۆمارەوە لە تەلەڤیزیۆنەوە خوێندرایە. دوای خوێندنەوەی ڕێکەوتن نامەکە شەپۆلێکی شادومانی تەواوی عێراق و کوردستانی داگرت. بۆ بەیانی 12 ئادار خەڵکی بەغدا بە کورد، عەرەب، مەسیحی و تورکمانەوە بۆ دەربڕینی خۆشی ڕژانە گۆڕەپانی ئازادی و بە هوتافی سەرکەوتن و هەڵپەرچێ ئەم سەرکەوتنە مێژووییەیان بەرز. ئەم خۆشی شادی دەربڕینە شارەکانی دیکەی عێراقیشی گرتەوە و هاوکات شاندی حکوومەت و شۆڕش بۆ بەشداریکردن لە خۆشی گەلانی عێراق بە شارە جیاوازەکاندا دەستیان بە گەڕانێکی سەرتاسەری کرد. وەک یەکەم هەنگاوی جێبەجێکردنی ڕێککەوتن، کابینەی وەزاری ڕێکخرایەوە هەر یەک لە ساڵح یوسفی، سامی عەبدوڕەحمان، نووری شاوەیز، نافیس جەلال و ئیحسان شێرزاد کران بە وەزیر. لێژنەیەکی هاوبەش بە ناوی لێژنەی ئاشتی پێکێنرا کە کاری جێبەجێکردنی بەندەکانی ڕێکەوتن بوو. ساڵی یەکەم لێژنەکە کارەکانیان زۆر بەباشی ڕاپەڕا. لە گرنگترین کارەکانیان ڕێکخستنی هێزی پێشمەرگە بوو لە 12 بەتالیۆنی 500 کەسی بە ناوی پاسەوانی سنوور و پێدانی 10 دیناری مانگانە وەک موچە بە خێزانی شەهید و داماڵینی جاشی کۆن و نوێ لە چەک. لە بەرامبەردا ئەو لایەنانەی دژی ڕێکەوتنەکە بوون و بەرژێوەندەکانیان دەکەوتە مەترسیەوە، هەر لە یەکەم ساتی ڕێکەوتنەوە هەوڵیاندا ناکۆچی بنێنەوە. لە گرنگترینی ئەو هەوڵانە لە ڕێکەوتی 14 ئادار بە فەرمانی نەوشیروان مستەفا و جاشەکانی 66 نارنجۆکێک فرێدرایە ناو قوتابخانەی کچانی سلەیمانی. لە ڕێکەوتی 21 ئادار لە کاتی ئاهەنگی نەورۆز لە بەغدا کادرێکی حیزبی شیوعی لەلایەن ئەمنەوە گیرا و بە دڕندانەترین شێوە کوژرا. لە ڕێکەوتی 12 نیسان جاشەکانی لە تۆزێباری و مەحی هەرچی هێرشیان کردە سەر بارەگای لقی یەکی پارتی و پێشمەرگەیەکیان شەهید کرد. ئەگەرچی ئەمانە چەند هەوڵێکی دزێ و مەترسی دار بوون، بەڵام کاریگەریەکی ئەو تۆیان لەسەر جێبەجێکردنی ڕێکەوتن نەبوو. لە دوومانجی یەکەمی ڕێکەوتن ڕۆژنامە نووسەبیانی و ناوخۆیەکان بەلێشاو سەردانی بارەگای سەرکردایەتی شۆڕشیان دەکرد و چاوپێکەوتن و راپۆرتەکانیان لە ڕادیۆ و ڕۆژنامەکان بڵاو دەکردەوە و لەلایەن سەرۆک مستەفا بارزانیەوە
لێژنەیەک لە بەرزترین ئازدا پێکێنرا بۆ ئەوەی سەردانی تەواوی کوردستان بکەن و لەگەڵ تەواوی چین و توێژەکان کۆ ببنەوە و هۆشیاری لەبارەی گرنگی جێبەجێکردنی ڕێکەوتنەکە بڵاو بکەنەوە. لە سەردانەکەیان بۆ کەرکووک مەسعود بارزانی بە توندی جەختی لەسەر کوردستانی بوونی شارەکە کردەوە. ئەمەش وای کرد شاندێکی حکومی بە سەرۆکایەتی سەدام حوسێن بێنە حاجی ئۆمەران. دڵتەنجی خۆیان لەو بابەتە بە سەرۆک بارزانی بگەێنن و داوای لێ بکەن لە دیدارەکانیان تێری بەرژەوەندیە باڵاکانی عێراق بکەن. ڕێکەوتنامەی 11 ئادار کەشێکی ئاشتی لە کوردستان و تەواوی عێراق خوڵقاندبوو. لە سایەی ئەم کەشەی هاتبووەکایەوە پارتی دیموکراتی کوردستان بۆ تۆکمەترکردنی ڕیزەکانی لە ڕێکەوتی 1 تەمووزی 1970 کۆنگرەی هەشتەمی خۆی بەست. دوای هەموارکردنەوەی پەیڕە و پرۆگرامی ناوخۆی حیزب، کۆمیتەی ناوەندی نوێ کە مەسعود بارزانیش یەکێک بوو لە ئەندامەکان هەڵبژێردرا و سەرۆک مستەفا بارزانی بە کۆی دەنگ بە سەرۆکی حیزب هەڵبژێردرا. هەر لە سایەی ڕێکەوتن و ئاشتی و نێوانگیری چەند کەسایەتیەکی نیشتیمان پەروەر، سەرۆک مستەفا بارزانی لێبوردنی گشتی بۆ جاشەکانی 66 دەرکرد و بێمەرج گەڕاندنیەوە نێو ڕیزەکانی شۆڕش. دوایی گەڕاندنەوەشیان لە ناوچەکانی گەڵاڵە، ناوپردان، قەسرێ و دەربەند نیشتەجێکران و جەلال تاڵەبانیش چووە میسر. سەرۆک مستەفا بارزانی مەبەستی بوو یەکێتیەکی نەتەوەیی و نیشتیمانی بەهێز دروست بکات و هەموو هێزێکی بخاتە خزمەت سەرخستنی ئەو ڕێکەوتنەی گەلی کورد بۆ یەکەمین جار دەوڵەتێکی خاوەن سەروەری لە بەڵگەنامەیەکی فەرمیدا دانی بە مافە نەتەوەییەکانی ناو بەڵێنی چارەسەری دادپەروەرانەی پرسی کوردیدا. ئەم ڕێکەوتنە سەرکەوتنی گەورەی گەلی کورد و شۆڕشی نەتەوەیی ئەیلول و تەواوی ئەو شۆڕشانە بوو کە لەمەو پێش هەڵگیرسا بوون. بەرهەمی خەباتی پێشمەرگە و بە فیڕۆ نەچوونی ئەو هەموو خوێنە بوو کە لە پێناو ئازادی دابوویان. بەو مەرجەی حکوومەت وەک جارانی پێشوو لێی هەڵ نەگەڕێتەوە و پشتی تێدەکات.